ياسين بۆ چەمەدانە وڵی کەرمەدی باکە بەڵێ جارێکی تر سڵاوتان لێبێ بینەرانی لایڤی ڕادیۆی تەکسی و بیستەرانی ڕادیۆی تەکسی هاتینەوە خزمەتتان بۆ دووەم بڕگەی بەرنامەی چەقچەق ئەمێ لێرەوە پێتان ڕابگەێنم ئیمشەوە تا کاتژمێر 12 شەو لە خزمەتی ئێوەی ئەزیزا ئەبین لێمان دوور مەکەونەوە. ئەچمەوە لای کاکە شیروان. خۆشەویستانم ئێوە ژەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە بەشدار بن لەگەڵمانەوە بەرنامەکەمان جوانتر و ڕازاوەتر بکەن. 0771 682 0909 یاخود 0750 157 9006 ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. کاکە شیروان عەبدوڵڵای خۆشەویست بزانین تۆ سەرەتای کارکردنت کاریگەری چێو لەسەر بوو بێت جگە لە باوکی بەڕێزت؟ بەڵێ لێرەوە ڕێز و خۆشەویستیم من هەر لە مناڵێەوە ئەو کاتەی بڵێن چەند گۆرانێکی هونەرمەندی خۆشەویست لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی کاکامەرە عەمرە بوو کە حەزم لە مقامەکانی بوو بەڕاستی. بەڵێ وە جۆشم لە شریتەکانی گرت و هەروەها دوا بەدوای ئەو هونەرمەندی گەورە خۆشەویست ڕێز و خۆشەویستیم بۆی کاکەنۆری گەرمانی بوو کە کاریگەریی زۆری هەبوو لەسرم و دوای تابع ئەو کۆتم بەڵام دوایی کە تابعی خۆم دەزیەوە کارم لەسەر ئیش وازت لە ئەو ڕێچکەی ئەوان هێنا بێگومان تەمان خۆش باشتر شارەزای مامە گۆران هەموو گۆرانی بێژێ پێویستی بەوە هەیە ڕێچکەی گۆرانی بێژە بگرێت تا خۆی دۆزێتەوە. بەڵێ یاخوا سەرکەوتوبی. ئەی لە ئێستادا هونەری میلی لە چه ئەستێکە ئەبینین ئەم ساڵانە بەڕاستی ساڵی زێڕینی هونەری میلی بوو. کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکی جیهانیشن هەمیان گەڕاونەتەوە بۆ ئەوەی کە بۆ کەلتوری خۆیان بۆ ڕەسەنایەتی خۆیان و بۆ ئەو هونەرە گەورەی خۆیان کە هونەری میلی پێوترێ. لە ئێستاە تۆ هونەری میلی چۆن ئەبینیتەوە؟ بەڵێ من وەکو شیروان عەبدوڵڵا بە حەقە دەمێ شتێ بڵم لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم هونەرمەندان بەگشتی ئەمێ لێرە ئەوە بڵم هەمومان ڕوون و ئاشکرا دامان کە بارودۆخیشی نەخوازرا و هەبوو کە لە ساڵی 2014 بۆ 2007 ڕووی کردوتە هەرێمەکەمان بەگشتی. بەڵێ بێگومان ئەتوانم ئەوە بڵم کە پێویستیشمان بەوە هەبوو پێویستمان پێی ئەبێت کە هونەری میلی توانی چەند شتێک بیری خەڵک بێتەوە کە پێویستی بۆ نمونە بەم دانیشتنی ئەم شەویژەیە. یعنی ئێمە هەر بیر بکەینەوە هەر مەلاق و هەرکێشە سپاس بۆ خوای گەورە هونەری میلی وەکو هونەرمەندان خودی هونەرمەندان خۆیان بە توانای خۆیان بەبێ یارمەتی بەبێ ئەوەی دەستگرتنێک بەبۆی کەسانێکی مۆسیقی بەبۆی لایەنێک تۆ پشتیان بگرێت وەکو خودی خۆیان جوانیان لەبی سەر هونەری مەندی چییە؟ مەسەلەن بۆ نمونە وەکو هەواداری بەڕێزت هەواداری فڵان گۆرانی بێژی تر هەواداری من هەواداری گۆرانی بێژی تر بەعام من لێرە حەز ناکەم ناو بڵێن هونەرمەندانی میلی ئەمڕۆ هونەری میلیمان لوتکێکی بەرزە سپاس بخوا هەر یەکە و ژمورێکی تایبەتی بۆ خۆی ڕاکێشاوە. هەیچی بەوانە ئەڵێ کە وشەی نەشیا و بەکارێن کە شەعرەکانیان پاراو نییە کە مڵکی ئەموو ئەوەکەن بەی خۆیان. من لێرەوە ئەوواڵم من وەکو خۆم کاکە گۆران خۆشی لەوانەیە شایەتی حەق بیت لەوانەیە فەخر و شانازی بێ بۆ تۆ بۆ من بۆ گۆرانی بێژێکی تر ئەگەر منیشە گۆرانەکەم بڵێتەوە پێم خۆشە بەڵام حەقیشم نەخوات. من چەنا گۆرانی هەیە لە دانیشتن لە بۆنەکانە بۆ گۆرانی بێژم نووسیوەتەوە دوای بڵاوەوە تۆ دوای ناوی پێ دەرکەوتە سێرەکەم ناوی گۆرانی بێژێکی ترە بە یا ناوی لە خوای خۆرت لە خوار خۆی ترە بات ینی غیرەیە لای ئەوە گەرناوی گۆرانی بێژێ بەرەکە ناوی هەبێ ینی بە حەقەت ینی ئەی بە وشتەش کە من بە گۆرانی فڵان کەس ببم بە خاوەنی زۆر شت خاوەنی هەوادارێکی باش خاوەنی شتی تر کەچی ناوی هونەرمەندە لە بیرکەم مەسەلەن بمێ گۆرانەکە ئەوەی بڵێمەوە لە بۆن و دانیشتنا بیکەم بە مڵکی خۆم بەحقەت کارێکی ناشرینە بۆ هونەرمەند نابێت درۆبکە بەڕاستی ئەبێ کۆمەڵانی خەڵک یاخود ئەو گەلە لە زاری هونەرمەندەکەەوە فێری شت بن لە زاری هونەرمەندەکەەوە فێری ڕازگۆیی و جوانەکانی ژیان بندی و جوانەکان واتە خۆشەویستی و خۆشەویستی نیشتیمان و خۆشەویستی مرۆڤایەتی و هەڵسوکەوت چون هونەرمەند دەبێتە سنبل و لە ڕێگەی هونەرەوە هەموو گەلێک ئەناسرێ کەواتە بێ هونەرمەندە ئەوە دەستپاک و داوێن پاک و بە ئەمەک و بە وەفا و ڕازگۆ بێت خەڵکان ئەو نەتەوەی خۆی لەوەوە ببێتە سەرچاوەیەک بۆیان چاو لەو بکەن وەکو ئەوڵسوکەوت بکەن دەمە خۆش بێت. ئەیچی بەو کەسانەڵی کە
وشەی نەشیاو بەکارێنن وشەکانیان نەشیاوە بۆ ناو کۆمەڵگا مناڵ گوێت دێ ئەگرێ ئافرەت گوێت دێ ئەگرێ بەڕاستی بە تەمەن گوێت لێ ئەگرێ خەڵکی لاو ئەوانەی کە تازە پێگەشتون گوێت لێ ئەگرن چی بە ماناڵی کە وشەی نەشیا و نەخوازراوەڵێن لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هونەرمەندان بەگشتی ناو ناڵێن بەس خەڵکانێکمان هەیە لە نزیکەوە بەڕێز شداگاداری وشەی ناشیاو بەکارێن لە گۆرانیە بەڵە ڕاستی مە مناڵ جۆمان دەیەگرێت هەموو تەمەنێک هەموو جیلێک جوێرێ ماگرێت من بۆ نمونە بڕات بێ مناڵ هەیە مەسەلەن 2 ساڵە 2 ساڵ و نیوە مەسەلەن ناومێنێ ناوی تۆ یانای گۆرانی بێژێکی تر ناڵم من بەتەنیا ئەم مناڵە تۆ جۆر لێگرێت ئەم مناڵە گەورە ئەبێت تۆکو وایە ئەم مناڵە جۆرە شتێک کەمە چۆن مامۆستایەک شتێک بە تەلەبەکەیڕێت فێری کابیڵێتەوە ئێمەش ئەو شتێککە ئەیڵێن ئەویش ئەیڵێتەوە بێگومان زۆر ڕاستە بەڵام من وەکەوە کە جۆم لە زۆر کەلیمەی ناشیا و بۆ بە حەقەت جوان نییە یعنی بعضی شتێ من بەوانە ناڵێم هوەر منوکو خۆم حەزیشم لێ نییە بە حەقەت یعنی من بە باشی نازانم بعضی وشەی ناشیاوەیە لە گۆرانیە بەکارێت یا مەسەلەن دوو گۆرانی بێژدانیشن پێکەوە ئەمەشەڵەکە ڕەشێر نییە مەسەلەن ناوی ئەمە یا مەسەلەن ڕێزمێ خەڵکانێکی خۆشی باش هوەر نییە بێت ئەیانەوێن ناو بۆ شتە دەرکەن ئێستا مەسەلەن بۆ نمونە چۆن خەڵکانێکمانەیە ئەمڕۆ کەس نایناسێت بەڕێز و خۆشەویستانەوە هاتمەوە خزمەتان بە لایف يعني مثلا من أمي سكاتي بشتي بكم يا سكاتي بهولر للرجال بعد آخر كاك شيروان ناسين دوشة وهي آية بباش خوت ناسين يا بخراب خوت ناسين آخر هم أنا كبخراب خو ناسان طازة ما يهربوا خرابار لا بعض وشيء مثلا من الري هنا لو أعلم أو إما جوراني ألين إما كجوراني ألين خلق ما بين خلق جمال يقولون بكو هنا كباسيكم مثلا ألم بون منا ألم بخوشي فلان قصي مثلا بعضين بوشة بو بيكني لبشانة لقل كاكشيرواني باسم كردوها يلا لا يخوم لا يخوم كيلين بو سبع الله بيني خومانا بعض جوراني بيش يعني بحقد أنا جوراني نين ومن حزيش مني براستي تمنام يعني تو خلشة جولي قريت خلشة مثلا اشتكانت عليتوا اشتيشيا بكار بلا جوراني وتنا من لقلا يعني زور راسنا كاكشيروان دواء كتير اللي بكم لاساي أحمد كرداوي زور زوانا كيتوا والله وزاري بيشوش بمكن ياك أخو معنا يبين بودكم زوزو يك بارتي بتقولش بسباس لكين بقربان أوي تابيلان دي أجر بليت أوي كتشوف تابيلان حفلة وكردب ولا دعاء أو بيستبوي زايد أربكو هر إلا برخوي وأيوته ك باسي تابيلان دي كردو ولا خوشي طالبت دوما باكم يوالي لا يحبون تخوا بخوا ما نزوروا شو سأل كذا بزين شو مولاي ولا شوي قرقر والله سلام لكم لا كثير ما شكر قرقر بوتم قرقر باولا يا شافي باولا جاب دنا شو اشتكي ينكذبوا تقريبا تولا سايقي كرداي هلا لخوم متابعيني حات ومشكم لا ساي ما كردو دنا شو جا سايزري شان بو بردوا لمالو بكارين بله لينا زاني جا بينيمي كمني بيني سايزركي شو ما مالو سرشفي شي بيادرابو يقنوا بي وتوم جاهل بيلم لو كردو سيدي كلمتي شيروان ياك سايزرم كريوا او كرو اي خوي او يتابعك شي تخوا يتابعك او يقع ما بنت خوا كاجا بيت زدت ماشي سريع يتوارك نرمي بري بنرمي قرقر بولايا شافي بولايا بين ما شكم تو القرآن مزري وخيار فخير مزري دم خوش يا خوا بخير بيتو زور ماندو كردي كاك شيران بابتين لاي برهمك بزاين شي تري با اماده كردي بله والله برهمك مان لي استا امادني بلين اماده جان تلفون مانه ببوريك تلفون مانه كاك آزاد من لقل الصلاة ولا بي كاك آزاد كاك وران باش يوم كان باش باشتر بو تو براي شيرينم قربان دام بخيرات يوم وانا برزانه شغل زور سپاس بناوي اواني شاو بتايبتي كاك شيروان باني كاتو بو شهر وطني خوي بغريب نزانه خوشويسي براي غريب نيو شاري خويتي براي جوانم زور سپاس بو هستت بخيراتي كاك شيروان باو وانا برزيت شغل برا عزيزم قراني كاك شيروان الله كما قد بيشكش ما كان مظن جانا كم فرمو او قرانيه كاي هاو سرا عزيزكم
نوری بینایی چاوەکانم بە چاوان بە ئەی چاوان هاوسەرە ئازیزەکەم ئیشەڵا دەرفە دەبوو بە چاوان باشە دەستان خۆش و کاکشی گۆران زۆر زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاگازادجان یاسامان لەگەڵە سڵاو کاکە یاسا باسی کا گۆران باشی برای شیرینم قوربانم چاوم ئازەکەم بەڕێزی زۆر سپاس دەکەم بەخێرات نیە سێ نەوەندە خۆشەوی شارم زۆر سپاس بە بە تایبەتی مامەسا سیروان دڵی منە چاوە ماچەکەین بە ناوی ئەویشەوە دەک مەقامی خۆش دەگەڵکارشیان بۆ مامەڵی مەمنون لێت بە چاوان بە چاوان مقام بە چاوانی سە پێشکەشمانەکات ئەو ئەڵێ ئەو کتێ باشە لێم پێمە بەتاوانی منێ دەستولیەوەم بێتاوانە ئەو شعرەت جۆ لێ بوو نەگەیشتم ئەفوو چی بوو چ شعرێ کتێبە بوو؟ سێر لێم تێمەگە بەڵێ بە چاوان بە چاوان وە کتێ باشە لێم پێمە بەتاوانی منێ دەستولیەوەم بێتاوانە بە چاوان بە پێی دەرفەت بە چاوان ئەگەر دەرفەت بوو بە چاوان کاکە یاسا قوربانی خۆی سیروان بم زۆر سپاس بۆ هەستی جوانت برا عزیزم کاکە ئێستاجان کاتێکی خۆش کاکە یاساگیان کاکە هێدیمان لەگەڵە سڵاو کاکە هێدی السلام عليكم مامەسا جان عەلەیکە سەلام و ڕەحمەت الله قوربانێ مامەسا ئەحواڵتونە زۆر سپاس باشم باشی ئێوەمەوێت بەخلاتی ئەو میوانە بەڕێزان دەکەم کاک شیروان عەبدوڵڵا بەتایبەت ئەو میوانەکەی تر کاک شیروان بانەی زۆر سپاس بە ناوی کاک سەیوان و کاک شیروان و کاک شیروان عەبدوڵڵاش بانێ سپاس دەکەم وڵی مامەسا جان پرسیارێک مەزنات و داواکاریشم لە کاک شیروان عەبدوڵڵا هەیە فەرموو برای شیرینم بەڵێ مامۆستا گۆران کەی دەنیازم کاروان شارەوانی داوت بەرنامە بکەن کاکەی گیان هەمویانمان ئاگادار کردو هەر کەسیە لەسەر چاومان هەر کەسی ژنایە هەر سەر و سەر چاومان قوربانێ بووم پرسیارش داواکاریێکم لە مامۆستا شیروان عەبدوڵڵا هەیە فەرموو بکرێتن قوربانێ بووم سپاس دەکەم فەرموو ئەو مقامەی هەیە کە ئەڵێ من لە دوای تو کلااوێک ئەەکەم بە ماڵ ئەگەر ئەو مقامەمان بۆ بڵێ سپاسی دەکەین بە چاوان ئەگەر دەرفەت بوو بە چاوان کاکە هێدی بانێ سپاس دەکەم چاڵمان مامۆستا جان زۆر سپاس بە پەیوەندێکت کاکە دیجان کاتی خۆش پاڵ دەگەم کات و ساتێکی خۆشە هەبێ دادە شۆخانمان لەگەڵا سڵاو خات و شۆخان سڵاو لە ئێوە جەما مستەگیان سڵاو لە تۆش خوشکی شیرینم تۆ باشی تا گۆران باشم ئەزیزەکەم تۆ چۆنی بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەم زۆر زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە یەک داواکاریەکم لە کاکە شیروان عەبدوڵڵا هەیە فەرموو گیانەکەم کاکە شیروان زۆر سەوتی خۆشە بۆ گۆرانی هونەرمەند ئەحمەد قەماڵ ئەبێ بەڵێ. تۆپلێکمان پێشکەشە ئیشەڵڵا داواکاری لەسەر کاک شیروان عەبدوڵڵا زۆرە ئیشەڵڵا دەرفەت بوو بە چاوان دادە شۆخانگیان کاتێکی خۆش هیوای سەوتیتان بۆ کاتێکی خۆش بۆ تۆی گوڵ ڕێزمانەیە فەرموو کاکە شیروان ئەفوو کاکە گۆران سپاس بۆ خۆشەویستان سبيني ججنو امشى ودلم لسيداري ورزي قادري سبيني سبيني ججنو امشى ودلم لسيداري ورزي قادري يلا رزي بايزي صار لنا خين ما هلور يدي
سبيني جزنا سبيني جزنا ومياني جامي واني سر قبر بيه سبيني جزنا وبياني جامي واني سر قبر بيه بركي رسم ولا بركاو تتك فرميس المصري وداع يجيان وداع يجيان وداع يجيان كوسو مرجي لنا كاوداي أزار يك بيكوتايا شيوان بودموري توب كندايا جيب كمايدايا باهيش يكسبوني منايا من دعاء وتوبي كمل من دعاء وتوبي كم شادي بيان كامراني من دعاء بوتوبي كمي شادي بيان كامراوني هيتيان بجواني تو نابم دايا بخوا مهرباني حزدا كمي زور حزا كمي لكاوتي سوسداو بو دعاء توسر لو نبم كبهز نجير بيتابيه من دعاء شدوك من دعاء وتوبك ما وتوبكم سعودي بيون كامراوني يتشناون ينبزواني تواو دايا يندمي نباو قاسم مزار كسام قاسم لا يلا بودك والكو خاون دبات الله يسكتي ملاتم قربان تقوى روز
بايتا خواروش أكاتو مقامكم زور ببورن بس خوش یاخوا بەخێر بیتەوە دەم و خۆش بێ کاکە شیروان عەبدوڵڵا كاكا قران شاء گۆرانێکی زۆر خۆش بوو سەر سەرکەوتوبی مەقامێکی خۆش بوو بساقي بنا مقامكم جانكم. توزي دور دريش بوتن با قرانكا توزي دەم كمتبه خۆش باكات يوانيش نبا کاک شیروان بانەی جانا كاغورا زانین تۆ هەر کاریگەری کاک شیروان عەبدوڵات لەسرە یاخود چیتر بەڵێ ڕەوڵا من لە مناڵێەوە هەر لە ئێران هیوایەتم گۆرانی بێژێکی بەتوانە بوو لەوێ لێرەوە ڕێز و خۆشەویستیمێ بۆ ژێر و مەزاری مامۆسای گەورە مامۆستا عەبد ڕژێ سەسڵاوی لەبێت گۆڕەکەی پڕ لە نور بێ درود بە ڕۆحی پاکی سڵاو لە شێر عەبدوڵڵا مەزاری بێت. دەڕژێ. دوایویش کە معزیبی سەوتی مامۆستا شیروان عەمڵا بووم و ڕێگایەوەم گرتە بەر زۆر بە شانازیشەوە کاگۆرا خوای گەورەتە من درێژی کاک شیروان عەبدوڵڵا ئینشاءالله. هەڵبەت هونەرمەندێکی لێهاتوو بەتوانایە یاخوا سەرکەوتوو بێت. ئینشاءالله. پێشەوەی کە بچینە لای بەرهەمەکەت بزانم لە شاری بانە هەڵبەت بەشداری کۆڕ و ئاهەنگ و مەجلیسەکانەکەی وایە کاک شیروان بەڵێ ڕەوڵا بزانین لەنا ئەو کۆڕ و داوەت و ئاهەنگانەدا یادگارێکی شیرین لە لای کاک شیروان بانەی دروست بوو بێ مام گەڕیتەوە. وڵای زابۆ خۆیان کاگۆران لەوانەیە مامۆستا یاسین باشتر بزانێت هیچ لە یاد نییە نەبخوا لێرە لەباش سڵاو سەبات چینە لای خۆشەویستمەیە بۆ بەرهەمێک. هەمووی خۆشەویستان و هەمووی هەوادارانمان لە هەر شوێنەکەن سڵاوێن لێ دەکەین بۆ جەنابیشت. زۆر زۆر سپاس بۆ هەستت. ئیقاعدانە چییە؟ ئەنداوەڵی باش. یاری خۆما بۆ نامدەنێ گوڵم بەنیە گوڵم بەنێ یاری خۆما بۆ نامدەنێ چەند ساڵە دەر بەدەرم ڕەنزیە و چەند ساڵم بەنێ چەند ساڵە دەر بەدەرم هاوار هاوارە بمدەنێ زۆرتاڵ و دڵتەزیانە دابەران و جودایی زۆرتاڵ و دڵتەزیانە دابەران و جودایی دەکێشم دەرد و ئازار کەوتومە تاریکایی دۆشی دەرس و لەداسم لە داخی بێوەفایی یاری خۆما بمدەنێ بانەمرم بە تەنیایی گوڵم بەنیە گوڵم بەنێ یاری خۆما بۆ نامدەنێ گوڵم بەنیە گوڵم بەنێ یاری خۆما بۆ نامدەنێ چەند ساڵە داری بەدەرم ڕەنزیە و چەند ساڵم بەنێ چەند ساڵە داری بەدەرم هاوار هاوارە بمدەنێ
مكان مرعيد لكم دلدار ورنزروما مكان مرعيد لكم دلدار ورنزروما أردم خوشم به دنيا بمكاتلوما برمسكي ساوي سورم روباري عاوي سوما هاور ولا شبر بمدلاري خوما قولهم بنيا قولهم بنيا داري خوما بنام دنيا قولهم بنيا قولهم بنيا داري خوما بنام دنيا سنسال داري بدرم رنزي وسنسال بنيا سنسال داري بدرم رنزي وسنسال بنيا دبا دنيا بزانية عاشقي وضل داري مان دبا دنيا بزانية عاشقي وضل داري مان سر اليمي عاشقان بيه باسي وفاداري مان بتقاية ودسان عشق ووين داري مان وق مزدون وليلى بيه رازي بخساري مان قولهم بنيا قولهم بنيا داري خوما بنام دنيا قولهم بنيا قولهم بنيا داري خوما بنام دنيا سنسال داري بدرم انزي وسنسال بنيا سنسال داري بدرم هاور هاور بمدنيا بەخێر بیتەوە کاک شیروان بانەیی دەم خۆش بێ ماشەڵا گۆرانێکی خۆش بوو ئەم ئاوازەی کێ بوو کاک شیروان وەڵام بەساژێنەوە ئاوازی خۆمە باشە یاخوا سەرکەوتوو تەمەند درێژ گۆرانێکی بەچێژ بوو دەستان خۆش بێ برانی موزیک پیرەکیان لە ش ساغ بێ دەست خۆش بێت کاکە سەیوانگیان بێتاقەت نەوەی خۆ نانە یاخوا سەرکەوتوو لە خزمە بەدەنگی و مامۆسا بەڕێزان و من گەشەکەم گەشە یاخوا سەرکەوتوو بی کاکە سەیوان بزانین تۆ یادگارێکی خۆشمان بۆ بژێڕیتەوە لە مەریوان یاخود لە سلێمانی بەسەرەدات بێ لە هەر شوێنێک بەسەرهات بەسەر چاو چاوەکانە نێش لە خزمەتم چۆن بڵین نەبوونی ژیانی تر بنیام وای لێک هەموو کاتێ ئەبێ بۆ تێرکردنی سک هەموو هەوڵێک و هەموو ڕەنجێ بدەی بێگومان وایە من سێ شایدەمیشیشە هەموو کەسێک کردبێتی من ئیشی قاچاخی مەکرد جارێک لەسەر حدود یا لەسەر مەرسوانی نا بینێک هەر لە دەیاتێکی لای مەریوانە بڵێ بڵێن دەیاتی کۆڵان شاید ناوتان بەری جەژناوایە یا بەری زرێبارە بڵێ بەری زرێبارە مەرزی ئەمە کەوتو بۆ ئەویە بڵێ کەواتە من لە کێوێک و بە گۆرانی وتناتم گۆرانیکی زۆر بڵین خەمگین هەر گۆرانی مامۆستا حەمەجەزا بوو لەو ئانا بوو کە بۆ ئەم پێوە نابووی تر حەزم لە گۆرانی وتنە کرد کابرایەکیش لەولاوە وڵاقەکەی کەوتبوو بڵێ کەوتبوو چاوم تێوە بوو یەک ڕاستێ 4 نەفەر ویسیان پەلاماری بنێوتی کاکە تۆ واز بێن قەی ناکا برا من وڵاقەکەم کەوتووە قەی ناکە با بکەوێ بزان بچم زان ناوە کێ لەو سەر و تۆ خوا قەڕە پێوێ ئەگریێت ئەو بەنیە و من لەولاوەی تر لە خزمەتە یاخوا سەرکەوتوبی دەمە خۆش بۆ ئومێدەی شەڵا ناخۆشی و ناڕەحەتی وانە بینیتەوە زارێکی زۆر سپاس هیچ کوردێکی شەڵا هیچ کوردێکی شەڵا کاک بەکر ئەسکۆڵی خۆشەویستیش ئەوی شەر هونەرمەندێکی بەڕێز و خۆشەویستە زۆر سەفەرێک بینیم ئەوی ژا بزانم هەر ئیشی کرێکاریە کاداماوە لەسەر مەرز نا ئەو بە حاڵەتێگەیویت بەخوام زانی کرێکاری ئەو ماشەڵا وەزعی باشە لە خۆزیابێ بڵێ خۆی تەرخیزکارە زۆر خەفەتم پێ خوار بەڕاستی کە بینی پێ نەخۆی بەڵام خۆ دەیتر دەیخوای گەورە چۆن بڵێ شکر بۆ خوا وەزعی باشە سپاس بۆ خوا کە هەیە لە خزمەتە سپاس بۆ خوا لێرەوە هەردوو چای ماچەکەم ئومێدەوارم کاکە بەکر ئەسکۆڵی خۆشەویستیژی شەڵا
ڕۆژێ بێتە ئەو جێی جەنابت و لێرە پێشاد بین. زۆر سپاس دەکەم. چاوەکانە ماچەکەم خاومان زۆر وت کاکە سەیوان با بچینە لە گۆرانێکی شاد بەسەر چاو چاوەکانە نێشێ زین چیمان پێشکەشەکەی جا أول والله هلا سيجارة سيبي مول والله ما تشين أريد كوكي تبدأ طبقي تبدأ سروين ومليون قشي شويا سروين ومليون قشي شويا صوصين بوفي قول ما شكريا صوصين بوفي قول ما شكريا جان كني جانم كنيلا ومردم وشديلاريتو كني جانم كنيلا ومردم وشديلاريتو بيوكا وي بيوفا وميلي كاريتو بيوكا وي بيوفا وميلي كاريتو باسی تویا بۆ هەر کوێ دەڕۆم گیان باسی تویا هەر دێڵێ دەگەم گوڵ هەراسی تویا هەر دێڵێ دەگەم گیان هەراسی تویا گیان کەنی گیانم کەنیلە بۆ مردم بۆ شەدەی لاری تۆ کەنی گیانم کەنیلە بۆ مردم بۆ شەدەی لاری تۆ بێوەکاوەی بێوەفا بێوەکاوەی بێوەفا وەی بێوەفا دەی بێوەفا وامەیلی پاری تۆ وەی وامەیلی پاری تۆ بالا من كوي هر خو مزالم جان چندم خوشوي هر خو مزالم جان چندم خوشوي كني يانم كنينا بو مردم بو شدي لاري تو كني يانم كنينا بو مردم بو شدي لاري تو بيوكا وي بيوفا وميلي كاري تو بيوكا وي بيوفا وميلي كاري تو يانو من وامينا هرب بالاي وجوانا يانو من وامينا دي يانو من وامينا
دەیەنا سەیلە من باوانم وەی باوانم دەی باوانم وە باوانم جایەکێ لە شەماڵ هەنا سەیلە من نەرمەژن وە یەکێ لە شەماڵ بیبڕین بە باڵای باوانم وە یاری کرشوکە و بیبڕین بە باڵای باوانم وە یاری کرشوکە و هەوری سەروێن و تەوانە یان و من وامینە هەوری سەروێن و تەوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە یان و من وامینە ماشینیات و نەرمەژن وام بەراکەی ڕەشە ژندار و بێژم باوانم جا دڵیان پێی خۆشە ژندار و بێژم باوانم هێ دڵیان پێی دێ هەوری سەروێن و تەوانە یان و من وامینە هەوری سەروێن و تەوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە هەڵگرەکەواکە و باوان ئەیدا خەداوەکە و کێوی میراژی نەرمەژن دەی بۆ جێڕاوەکە و کەوێ دەخوێنێ باوانم دێ بازە لە دەوری کەوێ دەخوێنێ باوانم دەی بازە لە دەوری بازە ڕەو خۆشە نەرمەژن دەی با بچینە سەر دەی ئەوری سەروێن و تەوانە یان و من وامینە ئەوری سەروێن و تەوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە هەر بە باڵای وێ تۆ جوانە یان و من وامینە دەمتان خۆش بێ بەخێر بێنەوە بەخێر بێنەوە ئەوەی بن هەر نییە دەم و خۆش بێ بەخێر بێنەوە لەشتان ساق بێ برایانی موزیک کاکە چۆمانگیان بزانە تۆزێک عام زیاد بکە عام بە عام زیادی بکە لە گوێی منە کزە بزانە هەوادارانی خۆشەویستیش ڕەنگە نووسی بێتیان کە کزە لێرە شەوە کۆمپیوتەرەکە ئەبینم کە هەر کزە کاکە شیروانجان با لە گفتوگۆ بچینە دەرەوە سەری ئێوەش و هەوادارانی خۆشەویستیش نێشێنین لەبەرەوە ئێستا زام زۆربەی زۆریان پێیان خۆشە هەر جوان لە دەنگتان بێ و جوان لە گۆرانیەکانتان بێ شتێکی شادی خۆشی گەرممان بۆ بڵێ چاوانە نێشێ یەک تۆزیش لە مایکەکە بێتە خۆی کەسە تۆ تێسمان نەکردە پێشووتر بەس با کاتەکە زۆر نەبین بەس تۆزێ تیمپۆی قاعەکە سریاقی مەمنونە بوو شو بدلي خوتان سيبي مولا سيبي مالا گۆرانی لە ئاوازی خۆم پێشکەش بە هەموو باشە دۆڵی
چاوت خوي رسو جوانا دفيرك كليمك چاوت خوي رسو جوانا دفيرك كليمك كرماسم كلوليوة تخوار زيني مكا كرماسم كلوليوة تخوار زيني مكا سيدارم بي ظلم لا يتاقانيا يا قرل سيدارم بي ظلم لا يتاقانيا بدا زيناني بالط خيال حفسانيا يا برنوري سرقونت قلي من فروانيا زارك خون شي بسكوتي او باهو بيسانيا قردني سبي وزوانا بغني يو جسانيا قلي ديني وبدبختم وستي ديني وتانيا قلي ديني وبدبختم وستي ديني وتانيا تعود خوي رسول وانا دفيرك كليمك تعود خوي رسول وانا دفيرك كليمك كرماسم كلوليوة تخوار زيني مكة من وقت مزلوش يد مكة تقليدي ليلة مكة يارتي ومدري جوانو وقلو سر من بيه من يارتي ومدري جوانو وقلو سر من بيه نبيت بياري دكس تنها ضليبو من بيه وشريسي او بومن دريايتي بيه من بيه بومن بليكي سورو شقلي ساوي دوز من بيه منوي مزيبكو كرسادو تي ملك بيه منوي مزيبكو كرسادو تي ملك بيه جاوت خوي رسول وانا دفيرك كليمك جاوت خوي رسول وانا دفيرك كليمك كرماسم كلولو تخوار زيني مكة من وقت مزنوش يد مكة تقليدي ليلى مكة بركات خير وبركات بركاتنا شو كيتونا روي ديني صون مال الله داني سبم كزومات ديني صون مال الله داني سبم كزومات مشغولي فيسبوك بوم لبراديك بوهات دويا وين قبول مكر دسمان كربنا موسات وتداني شتوي دويشم وتم نجدم فرسات اي والسيروان عبد الله جوكري توم هموكات لقل خسك دولكم كي سمانا هموكات ترك من جمهوري توم او قراني يصيبات ترك من جمهوري توم او قراني يصيبات صاوت خوي رسول وانا دفيرك كليمك صاوت خوي رسول وانا دفيرك كليمك كرماسم كلولو تخوار زيني مكة ياسين برزي كروا هم سوى قربتي بردا هم سوى قربتي بردا لبي سروج وقران صلاو لهوا دارن لبي سروج وقران شيروانا تاب مهنيا خزمت كارب وهموان هربو رادي تفسيا وادي لماما شيروان هربو رادي تفسيا وادي لماما شيروان بيرا قرجم ولدا وادي لمبدر جيان كاك عمد لك الله لك البرهمي بالبان صلاو لك كاك عمد وادي لماما شيروان هربو اهلي بانيا
دەخێر بێ بۆ لامان ئەم شەو گۆرانی دەڵێم بۆ گشت هەوادارەکان ئەم شەو گۆرانی دەڵێم بۆ گشت هەوادارەکان بۆ ئەهلەکەی گاگلە دەربەکەر بێن بۆ لامان چاوت خۆی ڕەسوولۆنە دەفێرە کلیمەکە چاوت خۆی ڕەسوولۆن دەفێرە کلیمەکە گەرماچم کە لەو لێوە بخوارە سینی مەکە من وەک مەزنون شێت مەکە تەقلیدی لەیلا مەکە ئەی تەقلیدی لەیلا مەکە وای 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 بەرخەسبی بارك الله یاخوا بەخێر بیتەوە دەستان خۆش بێ برایانی موزیک پیرەگیان لە ساغ بێت کاکە شیروان دەمە خۆش بێ بەڕاستی گۆرانێکی زۆر بە چێژ و خۆش بوو بەستا ئێسم گۆرانیم جۆلێ نەبوومەی چێ بوو وی خۆمە گۆرانیە ئەیاخواتە من درێژبی پێشکەشە بە ئێوە بە گشت هەواداران لەوە زۆر بۆ نەشاوتومە بەڵام من زیاتر خۆ دەزانی ئاشناتیم لە مقامی کورتە هەیە زۆر حەزم مقامە زۆر حەزە لە مقامی کورتە ئاگادارم کە زۆربەی گۆرانەکان لە مقامی کورتە زۆر جوان بەسەریا هەشکەیتەوە زۆر جوانی ئەداکەی دەمە خۆش بێت یاخوا سەرکەوتوبی گۆرانێکی زۆر خۆش بوو ئومێ دەکەم ئیشەڵا چەند گۆرانی تر لەم گۆرانی خۆشانە بۆ ئایندەی ئیشەڵا ئامادە لە بەرنامەمایش ئیشەڵا بۆ دوای ڕەمەزان بۆ دوای جەژنی ئیشەڵا بڵێین ڕەمەزان بە کۆتایەت ڕزق خۆشەی سیم بۆ هەموو لای خوا ڕۆژی ڕۆژوان مسلمانان بەگشتی قوڵکە بەرنامەم داناوە بۆ دوای جەژنی ئیشەڵا ئیشەڵا پشتیوان بخوا دەمە خۆش بێ کاکە شیروان عەبدوڵڵا کاک شیروان بانەی خۆشەویست جان زۆر پرسیارت لێ ناکەم بەس لە وتەکانی بەڕێستا ئاماژەت بەوە کرد کە کاک شیروان عەبدوڵڵای خۆشەویست بە مامۆسای خۆت و بە دەنگێکە زانی کە کاریگەری لەسەر دەبووە و هەروەها باسی هونەرمەندی خوا لێ خۆش بوو کاک عەبەد ڕژێت کرد بەڵێ سڵاو شێو لە مەزاری بێت لێرە ڕازم درود بە ڕۆحی پاکی و هونەرمەندە ئەمەوەیەک جۆم لە گۆرانیەکی عەبەد ڕژێ بێ بە دەنگی جەنابەت ئەگەر بە ئەرگ نەبێ گۆرانی چیە بوو مەستم بچاوان چاوەکانە خۆش بێ لەبەرتەوە گۆرانیە بەڵێ بەسەر ساوکا گۆرانیان فەرموو زۆر نییە ئەو گۆرانی مەستم ئەو گۆرانیە تایبەتی پێشکەشەکەم بە کاگۆرانی خۆشەویست و مامۆستا شیروان عەبدوڵڵا و کاکسیوان و هەمووی خۆشەویستان لێرەوە ڕێز و سڵاومەیە بۆ چێل و مەزاری مامۆسای گەورە مامۆستا عەبەد ڕژێ لێرەوە سڵاو لە چێل و مەزاری بێت سڵاو لە کاکە حامیدی کوڕی بێ و لە کاکە دکتۆر یحیا هەتا بۆ کان سڵاویان لەبێت لێرەوە ڕێز و خۆشەویستمانێ بۆ کاکە ئارا دەربەندی و چاوی مازەکەین ڕێزمانێ وەزگەمەوەی